مزگەوتی گەورەی کۆیە یەکێک لە کۆنتترین مزگەوتەکانی شاری کۆیە. دیارە بەنسبەت شاری کۆیەش ئەو مزگەوتە کە پێی دەگوترێ مزگەوتی گەورەی کۆیە، ئەو مزگەوتە مێژوەکی دێرینی هەیە لە ساڵی 1844 دروست کراوە. دیوارەکانی ئەم مزگەوتە لەبەر دیگرانبەها و ڕەنگ سەوز و خۆڵەکی دروست کراوە. پانی دیواری ئەم مزگەوتە مەترێک زیاترە، هەندێک جار بە مزگەوتی ناوبازاریش ناوی دێ. أشهد أن لا إله إلا الله الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. مێژووی مزگەوت لە خاچی کورد سێشەممە کاتژمێرنەوە.